سڵاتان لەبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە ئیلام، پێدانی مەرەخەسی دەرمانی بە عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خەڵکی سەقز، دەست بەسەرکردنی ئەمیر حوسێن هەغجوویان لە سەحنا، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی تەزرێ دامغان، ناڕزایەتی بنەماڵی قوربانیانی ڕووزاوی تەقینەوە لە معدەنی تەبەس، درێژێ مانگرتنی کرێکارانی پەیمانی لە پایانە و مەخزەنەکانی سوتەمەنی ماحشەر و بەیانیەی بریندەران و بنەماڵە دادخوازەکانی شۆڕشی ژینە سەبارەت بە ڕووداوەکەی تەبەس. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 2 ڕەزبەری 1403 خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بە پێڕەواڵی دووشەممەی هەر حەفزە دژ بە دۆخی خراپی معیشەتی خۆپێشاندانیان کرد. بە پێ راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، مەریوان، بیجار، ورمێ، زەنجان، ساری، ڕەشت، تەورێز، ئەهواز، کرمان، زاهیدان، بەندەرعەباس، مەشهەد، کەرەج، بروجرد، خوڕەماوە و چەند شاری دیکەیران دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی مخابرات خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنەی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە ئیلام. ڕۆژی دووشەممە 2 ڕەزبەر خوازیارانی مەسکەنی ملی لە ئیلام بۆ جارێکی دیکە لە بەردەم وەستانداری کۆبوونەوە. خوازیارانی مەسکەنی ملی دەڵێن چەند ساڵە چاوەڕێ پێدانی خانوون و توانایی پەرداختکردنی قیسی بانکیان نییە. بە وتێنە ڕاستیان دەوڵەت بە بیانووی سیاسکردنی مەسکەنی ملی پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە و هێشتا چارەنووسی خانووەکانیان دیار نییە. پێدانی مەرەخەسی دەرمانی بە عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خەڵکی سەقز. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خەڵکی سەقز ڕۆژی دووشەممە 2 ڕەزبەر بۆ ماوەی 4 ڕۆژ مەرەخەسی دەرمانی پێدراوە. عوسمان ئیسماعیلی لە ڕێکەوتی پەنجی جۆزەردانی 1403 بۆ ئەنژۆگرافی و تێپەڕکردنی پرۆسەی دەرمانی بۆ ماوەی 4 ڕۆژ مەرەخەسی دەرمانی پێدرا بوو. ناوبراو نەخۆشی تەنگی کاناڵی نخاع و دیسکی کەمەری هەیە و ناتوانێت لە زینداندا بمێنێتەوە. ئەو چالاکە کرێکاریە مانگی گەلاوێژی ساڵی 1402 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سەقزەوە با سەرۆکایەتی قازی مستەفایی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی تەعزیری و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنێرەکانی ڕژیم بە 31 مانگ و 15 ڕۆژ زیندان مەحکوم کرابوو. بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان، سزای زیندانی عوسمان ئیسماعیلی بۆ 16 مانگ کەم کرا و ناوبراو 22 خەزەڵوەری 1402 بەمەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕەوانەی زیندانی سەقز کرا. دەست بەسەرکردنی ئەمیر حوسێن هەغجوویان لە سەحنا. ئەمیر حوسێن هەغجوویان لە هاوڕێیانی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی ئەعدام کرا و ڕۆژی دووشەممە 2 ڕەزبەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێزانیاریەکان 20 مەعموری ئیتڵاعاتی ڕژیم هێرشیان کردووەتە سەر زەوی کەشاوەرزی بنەماڵی هەغجوویان و ئەمیر حوسێنیان لە کاتی کارکردندا بە توند و تیژەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. شاینی باسەکە ڕەزا ڕەسایی ڕۆژی 16 گەلاوێژی ئەمساڵ بە شێوەی نهێنی لە زیندانی دیزڵەوەی کرماشان لە سێدارەدرا. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی تەزرێ دامغان. بەیانی دووشەممە 2 ڕەزبەری 1403 کرێکارانی شاغڵ
لە معدەنی بەردی خەڵوزی تەزرێ دامغان دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان 400 کرێکاری شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی تەزرە بۆ خانەنشین بوون تووشی کێشەی یاسایی بوون و ڕۆژی دووشەمە لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری چارەسەرکردنی گرفسەکانیان بوون. کرێکارانی ناڕازی هەروەها داوایان کرد هەڵدەستەکانیان بە پێ ڕێژێ هەڵاوسان بڕواتە سەرەوە و بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیان بۆ دابین بکرێت. ناڕزایەتی بنەماڵەی قوربانیانی ڕووداوی تەقینەوە لە معدەنی تەبەس. ڕۆژی دووشەمە 2 ڕەزبەری 1403 بنەماڵەی کرێکارانی گیانبەخت کردو لە ڕووداوی تەقینەوە لە معدەنی بەردی خەڵوزی تەبەس بۆ وەرگرتنی تەرمی ئازیزانیان و وەدەسێنانی زانیاری لەسەر چارەنووسی کرێکارانی گیر خواردوو لە ژێردار و پەردوودا کۆبوونەوە. بە پێزانیاریەکان لە ڕووداوی تەقینەوەی معدەنی بەردی خەڵوزی تەبەس 53 کرێکار گیانیان نەدەستاوە و 20 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی فریاگوزاری خێرای تەبەس تەرمی 38 کرێکار دەرهێنراوە و گەڕان بە دوای تەرمی کرێکارانی دیکە یان ڕزگارکردنی احتماڵی کرێکارانی گیر خواردوو بەردەوامە. ڕۆژی دووشەمە بنەماڵەی قوربانیان لە بەردەم دەرگای معدەندا کۆبوونەوە و دژ بە کەمتەرخەمی و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە گیانی کرێکاران دروشمیان بەرز کردەوە. لە هەواڵێکی دیکەدا هێزانیەکانی ڕژیم ڕێگەیان بە هەواڵنێران بەتایبەت هەواڵنێرانی ژن نەداوە لە تەرمی گیانبەختکردووانی و شوێنی ڕووداوەکە نزیک ببنەوە. درێژەی مانگرتنی کرێکارانی پەیمانی لە پایانە و مەخزەنەکانی سوتەمەنی مەحشەر. ڕۆژی دووشەمە 2 ڕەزبەر کرێکارانی شاغڵ لە شرکەتی پایانە و مەخزەنەکانی سوتەمەنی بەندەری مەحشەر بۆ 8مین ڕۆژی بەردەوام دەستیان لە کار کێشایەوە و درێژیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی جاخوازیە دۆخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمکاناتی ڕەفاهی، بەکردەوە جرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گۆڕانی دۆخی پیشەیی، پێدانی نەوتکارت، پەرداختی پاداشت و ئیزافەکاری، وەلانانی پەیمانکار و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سەکۆنەوسیەکانی جنوب. ڕۆژی دووشەمە 2 ڕەزبەری 1403 کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە سەکۆنەوسیەکانی باشووری ئێران بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، گەڕانەوەی ئۆبڕە پارە لە ساڵانی ڕابردووە کوباج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی یاسەنگەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت لەسەر کار لابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. گەمارۆزانی خانووی گەوهەر عشقی لە ڕۆبات کەریمی تاران. ڕۆژی دووشەمە 2 ڕەزبەری 1403 هێزانیەکانی کۆماری ئیسلامی خانووی گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو سەتار بەهەشتی لە ڕۆبات کەریمیان گەمارۆدا و ڕێگەیان نەدا ئەو دایکە دادخوازە لە ماڵ بشێتە دەرەوە. گەوهەر عشقی دایکی سەتار بەهەشتی گیانبەختکردووی ڕێگەی ئازادی چەند ڕۆژ لەمەوبەر لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیاندبووکە لە ناڕزایەتی گوشارەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵە دادخوازەکانی ئێران لە بەردەم دەفتەری نەتەوە یەکگرتووەکان مان دەگرێت. ڕۆژی دووشەمە کاتێک گەوهەر عشقی ویستی لە ماڵ بشێتە دەرەوە مەعموورانی حکوومەت ڕێگەیان پێنەدا و بێڕێزیان پێکرد. هێزەکانی حکوومەت هەڕەشەی توندیان لەو جایکە دادخوازە کردووە کە ئەگەر درێژە بە چالاکیەکانی بدات ڕوبەڕووی سزای قورس دەبێتەوە. بەیانیەی برینداران و بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە سەبارەت بە ڕووداوەکەی تەبەس. برینداران و بنەماڵە دادخوازەکانی شۆڕەشی ژینە ڕۆژی دووشەمە 2 ڕەزبەر بەیاننامەیەکیان بڵاو کردەوە تیادا
وێڕای ڕێزلێنان لە یادی کرێکارانی گیان بەخش کردو لە ڕووزاوی تەقینەوەی معدەنی تەبەست بەرپرسانی کۆماری ئیسلامیان لە ئاست ئەو ڕووداوە بەرپرسی ئەرزانی. ئەنجومەنی برینداران و دادخوازەکانی شۆڕەشی ژینان لە بەیاننامەیەکدا بە ئاماژە پێدان بە دادپەروەری کۆمەڵایەتی و پشتیوانی لە مافی کرێکاران ڕایگەیاند کە ڕوودانی ڕووزاوی هاوشێوە ئاکامی بەڕێوەبەرایەتی ناکارامەی بەرپرسانی حکوومەت و بایەخنەدان بە ستانداردەکانی ئیمنی لە شوێنی کارە. واژۆکارانی ئەم بەیاننامە هەروەها وتیان ئێمە لەسەر ئەو بڕوایەن کە دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری و هەبوونی ناوەندە جەماوەریە سربەخۆکان زەرورە و کرێکاران و جەماوەر خۆیان چاودێری ئەمنیەتی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهیان دەکەن. ئەنجومەنی برینداران و دادخوازەکانی شۆڕەشی ژینا خۆی بە هاوسۆز و هاوخەمی بنەماڵی قوربانیان دەزانێت و ڕایدەگەنێت کە تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی گەندەڵ و جنایەتکاری کۆماری ئیسلامی درێژە بە خەباتەدات. واسەنان لە خوێندنی 900,000 قوتابی لە ئێران. بەپێ ڕاگەندنەکان لە سەروبەندی دەستپێکی ساڵی نوێ خوێندندا 900,000 قوتابی بەهۆی کەم و کۆڕیەکانی سیستمی پەروەردە هەژاری و هاوسەرگیری لە سەمەنی منداڵیدا وازیان لە خوێندن هێناوە. بە گوێرەی ئەم راپۆرتە هەموو ساڵێک لە سەروبەندی ساڵی نوێ خوێندندا ئاماری جیاوازی ئەو قوتابیانەی کە وازیان لە خوێندن هێناوە بڵاو دەکرێتەوە. لەم دوایانەدا باس لەوەکراوەکان 900,000 منداڵ لە خوێندن بەجێماون. ئەم ئامارە بووەتە یەکێک لە کێشە گرنگەکانی وەزارەتی پەروەردە و مەنسوور موسەوی پسپۆڕی پەروەردە ڕایگەیاند نەبوونی کار و هەڵەی سیستمی پەروەردەی وڵات هۆکاری سەرەکی واسێنانی قوتابیان لە خوێندنە و ئەگەر حکوومەت بیەوێت دەتوانێت کێشەی واسێنان لە خوێندن چارەسەر بکات، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی جددی هەڵ نەگرتووە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان. ڕۆژی دووشەممە 2 ڕێزبەری 1403 ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی بەرینی کردە سەر بنکەکانی حەزبۆڵای لۆبنان و بۆ هۆیەوە 280 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 400 کەس بریندار بوون. بەپێ راپۆرتەکان بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل 2 کاتژمێر کاتیان بە دانیشتوانی دۆڵی بەقا لە باشووری لۆبناندا بوو بۆ ئەوەی خانووەکانیان چۆڵ بکەن. سەرۆکی ئەرتەشی ئیسرائیل هۆشداری داوەتە شارۆمەندانی لۆبنانی کە لە بنکەکانی حەزبۆڵا نزیک نەبنەوە تا زیانیان پێ نەگەێنێت. هەروەها نێتانیاهو هەڕەشەی لە حەزبۆڵا کردووە کە ئەگەر بۆ پشتی چۆمی لیتانی پاشەکشە نەکات گەورەترین هێرشی چاوەڕوان نەکراو دەکرێتە سەر لۆبنان. جێگەی ئاماژەیەکە 4 ئەندامی دیکەی ڕێبەرایەتی حەزبۆڵای لۆبنان بەناوەکانی محەممەد ساڵح، عەلی ئەبوڕیا، عەبدولمونعەم موهەنا و ئەمین سەعید لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد وەسوودە.